پێویستە خۆشەویستی خوای پەروەردگارمان لە دڵ و دروون نەبچەسبێت. پاشان پێویستە خۆشەویستی پێغەمبەری نازارمان عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دڵ و دروون نەبچەسبێت. کاتێک کە ئەزانین چەند ڕەنجی داوە، چەند مەعاناتی چێشتووە، چەند فەقیری بینیوە، چەند کێشەی کۆمەڵایەتی ڕووی تێکردووە، چۆن دژایەتی کراوە، چۆن عەزێت دراوە، چۆن بێڕێزی پێکراوە. بەڵام لە هەمان کاتە ئەم پێغەمبەرە نازارە، ئەم پێشەوا گەورەیە، ئەم فەرماندە لێزانە، ئەم سیاسیە بەڕێزە، ئەم ئیداری دەوڵەت لێزانە، ئەم مێردە دڵسۆزە، ئەم ڕەفیقە چاکە، ئەم پێغەمبەرە مەزنەی کە لە مزگەوتەوە ئەیپرسی ئەوە کوا فڵان کەس ئافرەتێکی ڕەشە بوو مزگەوتەکەی جارجار پاگە کردوتی، ئەوە کوا چی لێ هاتووتیان وەڵا قوربان نەخۆش یان کۆچی دوایی کرد، ئەی کوا ئەو فڵان کەس چی لێ هات لێرە بوو مناڵێک وەڵا قوربانەوەیش نەخۆش سەردانیە کرد. ئافرەتە ڕەشەکە کە مردبوو فەرمووی ئەی بۆ پێتان نەوتم لەگەڵ جەنازەکەی بێم، پێ قوربان جەنابەت کاتن نیە فریاییش ناکرد، نا با بڕۆین دوای نوێژ با بڕۆین سەر قەبرەکەی. ئەم پێغەمبەرە گەورە و مەزنە کە نامانێرە بۆ مەلیکی ڕۆم و بۆ قەیسەر و بۆ کیسرا و بۆ ملوکی دنیا، هەر ئەم پێغەمبەرە نازارەیە دانیشتۆ لەگەڵ مناڵێکە، هەر ئەم پێغەمبەرە نازارەیە کە خواردن لە ماڵیان نییە. ئێبێت تۆ پێغەمبەری خوا ئەوە بناسی، ئەنجا بزانێ ئەو سەحابیانە چۆنیان خۆشویستووە. کابرا دی لە سەحابیە دی لە کەوتۆتە بەردەستی قوڕێشەڵن حەزەکەی تۆ ئەگەر محەممەد عەلەیهی سەڵاتو وەسەلام بگیرێت تۆ ئازاد بیتە، ئەفەرمێ حەز ناکەم من ئەوە لێرە حەزەکەم لێرە بم ئەسیر و دیل بم، بەس حەز ناکەم ئەو دڕچێ بە خاچێ بچ. ئاوا پێغەمبەری خوایان عەلەیهی سەڵاتو وەسەلام خۆشویست. ئەنجا ئەو فەرمایشتەی کە ئەو فەرموویەتی دەست بەجێ تەنفیزیان کرد. لە تۆ سەیری ئەم سەحابانە کە 124,000 سەحابە چیان پەروەردە کرد لە دوای خۆیان؟ لانی کەم 9 ملیۆن عالمی گەورە لە تابعینە دروست بوو. تابعینە کاتە ملیۆن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ساڵی 11 کۆچی دوایی کرد. 11 کۆچی. ساڵی 86 یعنی 75 ساڵ دوای ئەوە عالەمی تەوحید لەسەر ئەندەلوس ئیسپانیا و پورتوغالی ئەمڕۆ چەقی قوتەیبەی کوڕی مسلیمی باهیلیش ئاڵاکەی لە ئەرزی چینە چەقە، زەریبەشی لەسەر حاکمی چیندانە. ئەم سورعەت بڵاو بوونەوە بەم سورعەتە زۆرە لە سەردەمانەکان ئیتیصالات هەیە و وەسائلی نەقڵ هەیە و نەهیچ هەیە و سەحابیەکی بەڕز لەو سەحرایە پەروەردە بۆ لە دێ بە شاخی قەندیلا سەرەکەی کە 30 دەرەجە ژێر سفرە. چۆن ئەمانیان هەموو بڕیوە ئەمان لە زمانی کەس تێنەگەیشتن چۆن هاتوونە ئیسلامەتیان گەیاندوو بە هەموو شوێنێ. جواب بوو خۆشویستنی خوای گەورە خۆشویستنی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام پێویستی بەمە هەیە کە ئینسان سونەتەکەی وەربگرێ، بەڕابەری خۆی قبوڵ کە گوێڕای هەڵی بێ، ملکەچی بێ، پابەند بێ بە سونەتەکانیەوە. ڕابعەی عەدەویش ڕەحمەتی خوای لێ بە کە ئافرەتێکی تابعینە، خواناسێکی گەورەی و عالمێکی گەورەشە، چونکە وێسە بە سۆفیەکان عادەتەن باسیەکەن، بەڵام خۆی عالمەیەکی گەورەیە کە فەرمی قەطرة من حبك تجعل الكافر وليا. خوایە قەترەیەک لە خۆشەویستی تۆ کافرەکە بە وەلی، ئەوەندەیە گۆڕێ. ئێژدانین کە وایە، چونکە خوای گەورە بۆ سەیدنا موسا ئەفەرمێ وألقيت عليك محبة مني. محبة نەکیرە یعنی یەک خۆشەویستیم دابەت و یەک خۆشەویستیەکە کردی بە قەڵغان بەرامبەر فیرعون، کردی بە سێبەر لەو دەشت و سەحرایە، کردی بە مای تێراوبوون لەو شوێنی تینوێتیە، کردی بە مای حەوانەوە لەو شوێنە لە مەدیەن 10 ساڵ شوانی کرد و ژنی هێنا، دوای بە سەلامەتی و ئەمان گەڕایەوە چوە قەسری فیرعون، كابراوتي إن الملأ يأتمرون بك ليقتلوك فاخرج إني لك من الناصحين. هرم محبة مني باراستي هتا هموش يعنيش هتا لمعاناة بني إسرائيلش. قطرة من حبك تجعل الكافر وليا. دلوبيق لخوشويستي تو كافر كابا ولي كابا بياوچاچي چي خواناز واي پروردگار رحمان بيبكاو خوشويستي خوي و خوشويستي پیغمبركي من لدل بچسبينه. خوای گەورە بە نووری خۆی بەرچاومان ڕۆشن کە بە خۆشەویستی خۆی سینەمان فراوان کە یارمەتی دەرمان بێت لە شوێن کەوتنی ئەم پێغەمبەرە نازدارە
غیرەت و جوامێریمان زیاتر کاتاکو و بەرگری لە دینەکەی بکەین بتوانین پێوەی پابند بین سنەتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زیندووکەینەوە برایەتی دینیمان بەهێزترکەین و کاری کۆمەڵکاریمان بە قووەترکەین تا مقدساتی دینەکەمانە پارێزین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.